کێشەکەی تۆ چیە براکەم؟ کاک دکتۆر سەرەتا زۆر سپاسی بەڕێستەکەم بۆ ئەم دەرفەتەی کە بەێمە بەخشیوە کە بتوانم باسی ئەو کێشە و گیر و گرفتانە بکەم کە بەڕاستی ماوەیەکی زۆرە شیرازەی خێزانەکەمان و شیرازەی ماڵەکەمان بە تەواوەتی و بۆ نێم کێشەیەوە خەریکە تێگەچێت و لێکداوەڕانێ دروستە بێ لە بینمانە. سەرەتا ئەمێ باسی ئەو بۆ بکەم ئێمە چەند ساڵێکە هاوسەرگیریمان کردووە ژیانێکی یاسوودە ئاژین بەیەکەوە و هیچ کێشەیەکمان نەبوو. بەڵام کاتێک کەسێک هاوسەرگیریەکە کە ژیانێکی کە پێگەهێنێت ئیش ئەکات ئەوێت لە دوای ئیشەکەیەوە بڕاتەوە ماڵەوە و ماڵێکی هەبێت و خێزانێکی هەبێت لەگەڵێ. بەڕاستی من وام لێ هاتووە لە ئێستاە کە لە ئیشەکەم تەواوە بم نامێ بڕۆمەوە ماڵەوە نامێ بڕۆمە ماڵەوە لەبەر ئەوەی ئەزانم کێشە و گیر و گرفت دروستە بێ بەردەوام شەڕ و هەرامانە لە ماڵەوە لەسەر ئەوەی کە خێزانەکەم وڵێ ئەمەوێ ئیش بکەم ئەمێ من زانکۆم تەواو کردووە خاوەنی شەهادەم هاوڕەکانم هەمویان ئیشەکان خاوەنی پرۆژەیەکی دارایی خۆیانن خۆیان پاری خۆیان سەرفەکەن خۆیان پاری خۆیان دابینەکەن بەڕاستی منیش لەگەڵ ئەویانیم کە خێزانەکەم ئیش بکات نامێ بە هیچ جۆرێک ئیش بکات بەس بۆ مافی خۆی نییە ینی ئەگەر داهاتی ماڵەکەتان زیاتر بێ باشتر نییە ئەویژی شکات ئەی زانکۆی بۆ تەواو کردو ینی ئیشکردنەکەی بێتە مای زەرر. کاک دکتۆر سوپاس بۆ خۆی گەورە ئێمە لە هیچمان کەم نییە هەر لە خان و هەر لە سیارە لە هەموو شتێک کەوتێتی بۆم دابین کردووە منیش حەز ناکەم بە هیچ شێوەیەک خێزانەکەم ئیش بکات ئەمێ لە ماڵەوە بێ خزمەتی ئەو مناڵەمان بکە مناڵێکی یەک ساڵمان هەیە ئەمێ خزمەتی ئەو بکە خزمەتی ماڵەکە بکات نامێ ئیش بکات. بەسە خاتون جان جەنابێ مناڵێکی یەک ساڵە و هەیە ڕاستە زانکۆ تەواو کردووە بەڵام تۆ زانکۆ تەواو کردووە ئەوە ئیشەکە بەڵام ێستا واجبێکی تریش تۆ هاوسەرگیری و کردووە کچی من ینی ئەرکێکی ترێ بۆ زیاو بووە هاوسەرە هەیە مناڵە هەیە بۆ ئەبێت سووربی لەسەرەوەی ئیش بکەیت ئەو ئەڵێ لە هیچی کەم نییە. سپاس دووبارە بۆم دەرفەتە کاک دکتۆر ڕاستە من 2 ساڵە زانکۆم تەواو کردووە من حەزەکەم ئیشێکی خۆمم هەبێ حەزەکەم پارێکی خۆمم هەبێ ینی چاوم لە دەستی کەس نەبێت 2 ساڵە زانکۆم تەواو کردووە هەموو ڕەفیقەکانم کە لەگەڵ منە تەواویان کردو ئیشی خۆیان هەیە ئیشی خۆیان هەیە و بەس من ینی بێکارم حەزەکەم منیش ئیشی خۆمم هەبێت بەس چەند جار بەم تۆ ئیشێکم بۆ بدۆزێتەوانێ ئەم هەوڵ نادا هەرەڵە تۆ پێویستێ بە ئیش نییە منیش تااقەتم چۆ لە ماڵەوە ینی حەز ناکەم زۆر لە ماڵەوە دانیشم قەلق بووم بێزار بووم حەزم لە ماڵەوە نییە. فەرموویسا ئەوواڵێ ئەڵێ من حەزەکەم ئیشکە وەکو هاوڕێکانم ڕاستە کاک دکتۆر ئەو زۆربەی هاوڕەکانی لە ئێستای ئیشەکەن بەڵام گوزەران و باری ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە لەبەرەوەی ئێمە وەکو پێم وتی لە هیچمان کەم نییە دوایەوە ئەو هاوڕیانی ئەو کە ئێستا ئیش ئەکەن نە مناڵیان هەیە نە شوشیان کردووە یعنی گوزەران و بارودۆخی ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە. بەسە خاتونیان لێرە ئەم بێ تۆ جەناب دەڵێ هاوڕەکانم ئیشەکەن وەنیە یعنی تۆ وەکو ئەوان بی لە وەختێکات تۆ ئەتەوێ خۆ بەراوردکەی بەیەکێ کە لە زۆربەی شتەکانە وەکو یەک بوون ئەوان لە شویان نەکردووە یەخ تۆ شو کردووە ئەوان مناڵیان نییە تۆ مناڵە هەیە کەواتە جیاوازیە لە نێوانتانە ئەو ئێستا ئیشەکات هیچ کێشەیەکی نییە لە ماڵەوە ینی نە پیاوێک چاوەڕێیەکە خواردنێکی بۆ لێ بنێ نە مناڵێک چاوەڕێیەکە شیری باتی و دایبی بگۆڕێ نە هیچ شتێ ینی ئەمە فەرق و جیاوازی هەیە ینی تۆ جیاوازی لەگەڵ هاوڕێکانە بۆ خۆ مخاڕنەکەی بوات ئەو توانی شو نەکەی تو هاوڕەکانە تاین بووی تا کچی من کێسا تۆ شو کرد و ئەکوان نامێنیت فەرموو. ڕاستە ئەو خەڵکەش هەمووی مناڵی هەیە و ئیشی شەکات هەمووشی لە دەرەوە کاری هەیە ینی مناڵ نەبۆتە ڕێگری ینی گەر من ئیشێکم هەبێت ینی بڵێ ئەو نە ئیهمال بم مناڵەکەم ئیهمال کەم لەبەر ئیشەکە و گوێی پێنێم ینی نازانم من چیم لەوان کەمترە تۆ ئێسان بەستەوەی گەر وەکو هاواز لەو هاوڕێیانەش بێنە شویان نەکردووە بەستەوەی خەڵکی ترێ شوشی کردووە و ئیشی ژەکە مناڵیش بەڵێ کاک دکتۆر ئەمێ ئەو بڵێم کە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەم بیر لە دەرەنجامەکان ناکاتەوە بیر لە داهاتوو کێشەکان ناکاتەوە ئایا کە ئەم ئیشکا لە داهاتووە چی ڕۆیات یعنی من ئەوەی پێڵە بکە ئەو لە هیچی کەم نییە ینی چی دەسەکەوێت لە ئیشکردنێکە کاتێک کە بڕە پارەی دەسەکەوێت ئەبێ مناڵەکەمان بەرینە دایەنگە یاخود بیبێنە شوێنێکەوە دای بنین دایمە دڵمان لای بێت نەزانێتێکی بۆ بینتە ماڵەوە بێ شتێک لەوانە بکەی بەڵێ بەڵێ یوانش مەصرفە هایچی نەوێ
300 شێ بێزگە لە نەقل و گواستنەوە. یعنی ئەو پارەی کە ئەو پێیەکات ئەبێ ڕێک لەو شتانەیە سەرفی کاتەوە. اینجا مناڵەکەش لە خۆشەویستی بێ بەشە بێ لە تەمەنەکەی بچووکە وەڵا کچی من. ینی تەمەنی مناڵی 1 ساڵ تەمەنێکی بچووکە. لەوانەیە ئێستا هەندێک لە بینەران بڵێن مناڵ لە دەڕۆژیەوە لە دوومانگیەوە لە سێمانگیەوە چێتە دایەنگاوە نیە ئەواڵێن بەڵام ئەگەر خێزانەکە ئەوە محتاج بێت پێویستی بە پارەی ئەم ئافرەتە هەبێ هیچ ڕێگە چارەیەکی تریان نەبێ ئەڵێ چی بکەم بە مناڵەکەم نەملێ لە برسە بەڵام پێداویستەکانی بۆ دابین کەم بەڵام لە خۆشەویستی بێ بەشە بێ لێدا چکە شتێکی حەزەکەم کچی من تۆ هەموو خەڵک بزانێت بەڕێزی شە بیزانین شتی گرنگ هەیە و شتی گرنگتر هەیە حەز و ئارەزوو هەیە و پێداویستی هەیە ئێستا تۆ ئیشەکە و گرنگە بەڵام لەو گرنگتر بە خێوکردنی مناڵەکەتە یعنی ئێستا تۆگە پرسیار لە من بکەی بڵێ کامیان مهمە من بچم لە دەرەوە ئیشکەم یا مناڵەکەم بەخێوکەم ئەڵە مەگەر مناڵەکە و 6 ساڵان بێ 7 ساڵان بێ 4 ساڵان بێ 5 ساڵان بێ بچێتە باخچەی ساوایان یا بچێتە دایەنگا 3 ساڵیش بێ کەمتر زەرەری لێکەوێ وەک لەوەی 1 ساڵ بێ ئێستا مادەم تۆ لە ناحەی اقتصادیەوە ئابوووریەوە کێشەت نەبێ پێداویستەکانی مناڵەکە دابین کرێ پێداویستی تۆ دابین کرێ بە بڕوای من گرنگتر مناڵەکەی لێرە ئەوە نەبێ وەکو لایەنگری ئەو بم نا ینی من باسی شتێکەکەم کە بنەمایەکی زانستی بنەمایەکی منطقی هەیە ڕاستە تۆ حەزی هەیە حەزی لەوەیە وەکو هاوڕێکانە ئیشکەی مافی خۆتە زانکۆ تەواو کردو ئیشە بکەیت بەڵام پێداویستیش هەیە حەزجیا و پێداویستیجا تۆ حەزەکانی خۆت هەیە بەڵام پێداویستیەکە و یەکەم ئەرکی ماڵە دووەم لە هەمووی گرنگتر مناڵەکەتە ئەم مناڵە پێویستی بە سۆزەوی خۆشەویستی تۆ هەیە کچی من ئەم مهمترە لە ئیشەکە دەکرێت چاوەڕێ بکەی هەتاوەکو مناڵەکە گەورابێ ئەو کاتە نازانم دوای قسە لەگەڵەوە شەکەین ئایا هەر ڕێی وایە هەتا تۆ ئیش نەکەی ئەگەر وابێ من لەگەڵی نیم لەوایە بەحقەت بەڵام لەم تەمەنە ناسکەیە ئێستا جەنابە دەڵی فڵان و فڵان لەوانەیە خەڵکەیە منە کەیسانە هاتۆتە لام من نەکەی جەنابتم لەگەڵەوە بنەوە ڕاستە خەڵکەیە مناڵی هەیە بەس هەیە مناڵی گەورەیە ئەنی پێویستی بەو نییە تۆش کە مناڵی گەورە بوو مافی خۆتە ئیشکەی کچی من تەمەنەکە چ بچووکە بعدم پێداویستەکانی بۆ دابی نەکرێ حقە تەفاهم کە لەگەڵ هاوسەرەکەتە فەرموو باشە کاک دکتۆر یعنی منیش حەزەکەم ئیشێکەمە بۆ ئەو خەڵکە ئێمەشی بین بۆ دایەنگە ئەیبین بۆ دایەنگە و یان بە ئەو ئیشکەرێکمان بۆ گرێ لەو ئەجنەبیانە بۆی ئەوی ئێمەش نیبین بۆ دایەنگە یعنی ئەگەر ئەو بڵێ ئەو شوێنە باش نییە شکر بۆ خۆ ئێمە لە هیچمان کەم نییە و پاری باشیشمان هەیە یعنی ئەزا تۆ سووری لەسەرەوەی هەرچی بۆ ئیشکردن کە و باسی مناڵەکەیەکە مناڵەکە بن بۆ دایەنگاوەنیە یا ئەم ئافرەتە فلیپینی و نازانم چیانیان بۆ دابینکەم قسەوەیە ئەتوانیەوە بکەی قوربان کاک دکتۆر ئێمە لە هیچ شتێکمان کەم نییە دوایەوە مناڵەکەمان لێسا 1 ساڵە پێویستی بە سۆز و خۆشەویستی دایکی هەیە جاری وایە ئەو ێسا ئەڵێ بیبین بۆ دایەنگا جاری وایە ئەو بیانوە بۆ منێنێتەوە باشە نایبین بۆ دایەنگا با کەسێک ئاگای لێ نەبێ ئەیبین بۆ لای دایکی خۆم یا ئەیبین بۆ لای دایکی تۆ بەڕاستی ینی یەکەم شت دایکی من زۆر بەتەمەنە نەخۆشی لەگەڵایە زەخت و شەکری هەیە حوسەڵ و توانای ئەوەی نییە کە بە دوای مناڵێکی 1 ساڵا بێت و پاکی بکاتەوە و شیری باتێ و بەردەوام ئاگاداری بێت دواتر دایکی من وەکوتە حوسەڵەی ئەو شتانەی نییە و ماڵی دایکی من و دایکی خۆشی لە ئێمە زۆر دوورن یعنی من جاری وایە ئاگادارم ئەو شیری خۆی نایاتێ بە مناڵەکەمان شیری قوتوی ئااتێ بۆی ئەو بیانوەری منیش ببڕێ بڵێەوە تا خۆ شیری خۆشم ناخوا ئەو تەنها بیر لە خۆی کاتەوە بیر لە ئیشکردنەکەی کاتەوە خۆی مقارە ناکە بە خەڵکی کە ئەڵێەوە تا خەڵکیکە خۆ مناڵیشان هەیە و ئیشەکەن باش آخر خەڵکیکە ڕاستە مناڵیشی هەیە و ئیشەکە بەڵام مناڵەکانی 1 ساڵە